مامۆستا گۆران وەکو ئەرکی خۆت لێرە وەکو ئەزمونە لێرە دەتوانی خۆت بناسێنی بۆمان؟ من مامۆستا گۆران ڕەزام بەکالۆرسم هەیە لە کارجێڕی وەکو ئەزمموی پەروەردەی من لە ساڵی 2016ەوە لە ناو پەروەردەیش دەکەم و لە خەمخۆری و درسۆزیم بۆ پەروەەردە لە ساڵی 2017 باخچە و قوتابخانەی بانمان دامەزران بەڵێ ئەو کاتە من بەس سەرپەرشتیار بووم لە ساڵی 2020ەوە وەکو بەڕێوەبەر ئیش دەکەمە لێرە. ڕاستە خۆشحاڵین. کارکردن ڕۆژانە لەگەڵ منداڵان چۆن دەڕوا؟ دنیایەکی جیاوازیان هێوانیان؟ بێگومان بەخۆی کارکردن لەگەر منداڵ دنیایەکی زۆر جیاوازە بە پێویستیشی بە سەبر و تەحاملێکی زۆر هەیە و لە هەمان کات پێویستی بە ئەزمونێکی زۆر باش هەیە و پێشم وایە یعنی تەحاملکردن لەگەڵ منداڵ گفتوگۆکردن لەگەڵ منداڵ کەسایەتێکی تایبەتی دەوێت دەبێت باش لە پەروەردە شارەزابی و پەروەردەکارێکی سەرکەوتوبی اینجا دەتوانی بە باشی مامەڵە لەگەڵ قوتابی بکەیت. کارکردن لەگەڵ منداڵان زەحمەتی تێدا هەیە؟ بێگومان بەڵێ بێگومان زەحمەتێکی زۆری تێدایە ئەوەیە لایەن تێ بکەیت. بەڵێ مامۆستا گۆران دەمەوێت پرسیاری ئەوە لێ بکەم. ئەمڕۆ بەرنامەکەمان لەسەرەوە بوو کە منداڵان ڕای خۆیان لەسەر کۆمەڵێک وێنە دەردەبڕی. بۆ نمونە دەمگوت ئەو منداڵە بۆچی دڵی توندە منداڵەکە ڕای خۆی دەردەبڕی. ئایا تا چەند لەگەڵ ئەوەی کە منداڵان ڕایان وەربگیرەوە تا چەند لەگەڵ ئەوەی کە منداڵان قسە بکەن؟ گرینگە منداڵان قسە بکەن بەڕای تۆ؟ بەڵێ من بە ڕێژەی زۆر گەورە لەگەڵ ئەوە منداڵان ڕەئیان وەربگیرێ منداڵان ببیسترێن منداڵان قسەیان لێ وەربگیرێ چونکە بەڕاستی هەستی بڕوا بەخۆبوون هەستی بەرپرسیارەتی زیاد دەکات بە پێچەوانەوە ئەگەر منداڵ گوێ لێ نەگیرێ ئەگەر منداڵ سەرکۆنە بکرێ لە زیاتیەوەی ببیسترێ بێگومان ئەوە لە دەرونی ئەو شتە ئەو قسەیە کە دەری نەبڕیا قەتیز دەمێنێ و لە داهاتوش دەکرێ ببتە گرەیەکی دەرونی لە بۆ منداڵی بۆیە پێم وایە منداڵ دەبی ببیسترێ منداڵ دەبی ڕێی خۆی دەربڕێ.